برێز سعود مەلا سکرتێری گشتی پارتی دیموکراتی کوردستان سووریا، بەڕێزان ئەندامانی مەکتەبی سیاسی و سەرکردایەتی پارتی دیموکراتی کوردستان سووریا، ببوونەی 65مین ساڵیادی دامەزراندنی پارتی دیموکراتی کوردستان سووریا، جوانترین پیرۆزبایی ئاراستەی ئێوەی بەڕێز و کادر و ئەندامان وڵایەنگرانی حزبێ تێکۆشەر و دێرینەکەتان دکن و ئۆمیدەوارن هەمیشە لە پێشکەوتن و سەرکەوتن دەبن لە پێناو پێکینانی گشت مافە نیشتمانی و نەتەوەی دیموکراسیەکانی گەلی کورد. مسعود وبان سلالم كان يا هني فاك وزلالم فلا نابي تديان مكروانا شابي كردو سريه الدورة فلا جيا وورات وكنبرا أزبني فاك وبرا